لسر روشا داره و آبوریا ایران تدا در باز دبه مزیدتر راب وستن رئیسدار سلیمان تاشان شارازا ده آبوریا ایران دلی گلمه که سلیمان تو بخیر هاتی زۆر سپاس هەڵبژێت. دەمەکێ دا ئەف گوشارە لەسەر ئێرانێ تێنەکردن ژالی ئیدارەیە نوێ ئەمریکا بە بەتایبەت و ئێران دەربازی ساڵە نوێ دارایی دەبە دڤان وەختاندا چ دێتە چاوەڕێکردن ژە ئێرانێرە لە ئایلێکی گواش لەسەرە بوو داراییاوێ ئەوەی کە لە بابەت ئێران چاوەڕوان دەکرێت بەڕاستی ئێران لە ساڵانی ڕابردوودا وەک ئاشکرایە لەژێر کاریگەری ئەو گەمارۆ نێودەوڵەتیانەی کە بەسەریدا سەبابەت تا بە سزاکانی ئەمریکا ڕێژەی هەڵاوسانی بەرداوام بەرز بۆتەوە ئاسی داهاتەکەی دابەزیوە ینی قەیران ئابوورێکی قوڵتر بۆتەوە بەڵام بۆ ئەم ساڵەکە ئەگە سەرنج بدەین ئەم ساڵەکە لە ساڵەکانی ڕابردوو هێندێک جیاوازترە بە حکمی ئەوەی کە لە ڕووی نەرێنیەوە بەڵێ لە ڕووی نەرێنیەوە لە ڕووی ئەوەی کە ئەم ساڵەکە ئێران لە کاتێکدا دەچێتە ساڵی نوێی خۆیەوە کە دۆخی ناوچەی و دۆخی جیهانی گۆڕانکارێکی زۆری بەسەردا هاتووە وەک دەبینین لە ئەمریکا کەسێک بە ناوی دۆناڵد ترامپ ئێستا سەرۆکایەتی ئەمریکا دەکات کە سوورە لەسەر ئەو گوشارانی کە لەسەر بەرامبەر ئێران جێبەجێیان بکات کێشەی ئێران لە ڕابردوودا تەنها کێشە ئەتۆمیەکەی بوو کە وڵاتان پێیانوا بوو دەبێت سنوورێک بۆ چالاکی ئەتۆمیەکانی ئێران دابرێت بەڵام ئێستاکە بابەتەکە لەوە ترازاوە ئێستا کێشە ئێران پەیوەندی بە مەسلەی پەیوەندیەکانی ئێران بە گروپە پرۆکسیەکانی لە ئاسی ناوچەکەدا هەیە پەیوەندی بە کەمکردنەوەی هەژمونی ئێران لە ئاسی ناوچەکەدا هەیە پەیوەندی بە کۆمەڵک ململانیتر هەیە کە وڵاتان لێ قبول ناکەن بەتای بە ئەمریکا ساهاتوتە سەرخەت کە هەمان مکانیزمی زۆترین گوشار بەرامبەر بە ئێرانی زۆرترین گوشار لە کاتێکدا کاک سلێمان دەوترێت کە ترامپ نامەیەک ji بۆ خامنەئیشان دەما دوومەهاندا بەرسەباوان بێت داین و بگەهنە ڕێکەفتنێکێ سەبارەت بوان ململانێ و پرزرێکی ناوبەرەخوادا هەنە چش بێتێ چاوەڕێکردن بە تایبەت کاریگەریەخوا من لە ڕابردوودا خودی دیارە هەندێک جار دەگوتێت کە بەشێک لە ناوەڕۆکی نامەکە ئاشکرانەکە ناوەڕۆکی نامەکە هێشتا بەدەستی تاران نەگەشت بوو کە ئاشکرا بوو هەر خۆی دۆناڵد ترامپ لە ئەمریکاوە ڕایگەیانکە ئێمە سێ داواکاری سەرەکیان لە ئێران هەیە بابەتی ئەتۆمی بابەتی کۆتایهێنان بە پاڵپشتی گروپە پرۆکسیەکان لە هەمان کاتدا کۆتایهێنان بە چالاکیەکانی پەیوەندیدا بە موشکی بالستیکی ئەمەی کە ئێرانیش وڵامەکانی داوەتەوە ینی مەسەن بۆ نمونە لە زاری خودی ڕێبەری باڵای وەڵامەکانی هەر ئەمە دەبن لەسەر ئەم گوشارانەی کە ئێستا هەیە وەڵامەکانی پێشتر ئاشکرا بوون کە بەرسوی ئەرێنی نادات بە واشنگتن زەحمەتە چۆن بڵێ مەگەێستاکە وای دادن ئێران قبول بکە بڵێ بەڵێ ئێمە ئامادەین بۆ نمە دەگەڵ ئێوە ڕێکەوتن بکەین دانیشتین دانوستان بکەین ئێران ئەمەی نەکردووە ئێران لەوانەیە بیهەوێت دەریچەیەک ڕێگایەک بدۆزێتەوە بۆی کە مەجالێک بۆ هەناسەدان بە ئابووری خۆی بدۆزێتەوە بەڵامەکە بیهەوێت بڵێت چونکە ئەوەی کە ئەمریکاش دەڵێ بەڕاستی خۆی ڕێکەوتنێک نیە بڵێ ئێمە دەمانێت ڕێکەوتن بکەین بابەتەکە پەیوەندی لە ڕووی دیپلۆماسی و باز ڕێکەوتن دەکردن لە ڕووی ڕاستەقینەوە بڵێ ئەمە بابەتێکە کە ئەمریکا پێی دەڵێت تۆ دەبێت ئەم ئیشانە نەکەی من وەکو فەرمانێکە ئێرانیش بخۆی بە باشیەوە دەزانی خۆ لە قسەکانی علی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی ئەمە بە ئاشکرا دەربڕا کە ئەمانەدانەوە شتی تر بەس ئێراندا بسەپێن بۆیە قبولی ناکەن جا بۆیە قبول نەکردنی داواکاریەکانی ئەمریکا بە واتای ئەوە دێت کە فشاری مکانیزمی زۆترین گوشار بەسەر ئێراندا درێژەی پێدە درێژەدانی ئەم سیاسەتە کاریگەری ئابووریاوێ داراییاوێ بەرەف خراپتربوونێ دەچیتن لەسەر وێ بنگەهێ تێگوتن و ئەگەر وەها بە دەمێن پێشدە نرخێ دوودار بگا ئاستا 120,000 تومانژێت و وێ چت پێش بەڵێ یەک لە چاوەڕوانەکان ئەوەیە دوور نەڕۆین من کاتێک کە سای ڕابردوو مەسعود پزیشکیان وەکو سەرۆکی ئێران دیاری کرا ئەو کاتی بەهای هەر دۆلارێک لە نێوان 55,000 تمەن بۆ 60,000 تمەن بوو یعنی لەو قۆناغە لەو قۆناغە حوتەژ مانگیەدا زیاتر لە 50% بەهای خۆی لە دەستدا هێشتا گەشتوتە 100,000 تمەن دیارە لە حواڵەدا دەنا نزیکەی 100,000 تمەن دۆلارە لە ماوەیەکی کووردا ئەو بەهای خۆی لە دەستداوە ئێستا کە لە ساڵێکی نوێی دارایدان بەڕە چاوکردنی ئەو سیاسەتانەی کە
ئەمریکا گرتوێتە بەروبە بەو وڵامانی کە ئێران هەیەی بە دڵنیایەوە ینی زۆر شارەزا و پسپۆی نەودەڵەتی شارەزای ئابووری ینی ئەمە سەرەوە هاودەنگن کە بڵێ بەهای دۆلار لە داهاتوودا بەرز دەبێتەوە لەوانەیە نەک 120,000 تمەن لە 120,000 زیاتر ڕەتکا بڕوا بۆ 150 دۆخێکی لە نکاو دۆخێکی شەڕ و چۆن بڵێم هێرش و تەنانەت شتانە بێتە پێشێ ئەمە ڕەنگە خێرایەکە زۆر زیاتر بێ هەر ماوەی ڕابردوو سەرۆکی بانکی سەرۆکی وەزارەتی گەنجینەی ئەمریکا خۆی بەڕاشکاوی داوای لە ئێرانەکان کرد پارەکانتان تمەنەکانتان بۆ دۆلار بگۆڕن ئەمە خۆی هۆشدارێکە لەوەی کە بەڵێ ئێمە دەتوانین لە داهاتووداگەدانی ناوخۆی ئێرانی خۆشت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی کاک سلێمان تا چەند خەڵک بە دوای ئەو بانگاوازەی ئەمریکا ڕۆشتووە بۆ گۆڕینی دراوە هەتەنانەت پێش ئەویش خەڵکی ئێران بەگشتی بەڵێ پێشتی ئەمانە ڕەچاویان کردو کە ڕۆژانە بۆ نمونەکە تۆ ئێستا کە 1 ملیۆن تمانێت هەبێت سبەینێ ملیۆن تمەنەکرد نییە چکە لە ڕووی بەهاوە بەردەوامدا دەبەزێ بۆی خەڵکیش مشوری و وازایان خواردووە مەسەن بۆ نمونە ئەگەر لە ئاستی سەرمایه‌دار و بەرهێنەرەکانەوە بگرین بەشێکی زۆر لە سەرمایه‌دارەکانی ئێران پارەکانیان لە بانکەکان کێشاوەتە دەرەوە بەشێکی زۆریان لە دەرەوەی وڵات بۆ بەرهێنان دەکەن بەشێکی زۆریان پارەکانیان گۆڕیوەتەوە بۆ بابەتی وەکو زێر وەکو بۆ نمونە هێندێک مڵک و دارایی تر کە ئەمانە نرخیان ینی چۆن بڵێم لە دۆخێکی ئەوە دەکە بە هایت مندا دەبەزێت زیانیان بەرناکەوێت دەتوان سەرمایەکانی خۆیان پارێزن لە ئاستی زۆر خوارەوەشدا خەڵکی ئێران ئێستا بەشێک لە خەڵکی ئێران بەڕاستی بە زێر و بە دۆلار سەرمایەکانی خۆیان دەپارێزن بەشێکشی تر ناچار ڕۆژانە تەعامل دەکەن چکە نرخی کەلوپەلەکانە باش تمەن دەکەدرێت کاک سلێمان عێراق کە زۆر جار تۆمەتبار دەکرێت بەوەی کە هاوکاری ئێرانە بۆ ئەوەی باری سەرملی تەهران سوق بکاتن لەم دۆخەی کە تێدا بەڕێتن کەواتە ئەگەر بێت و ئەم کێشانە بەردەوام بن وەکو پێشبینی دەکرێتن هەمان وەڵامی پێشووتری واشنگتن بدەتەوە خامنەیی بۆ عێراق چی دەبێتن مەبەست لە پێگەی عێراق خۆی بۆ عێراق چکە هەمان کات گوشار لەسەر عێراقیش وا دەکاتن بۆەوەی لە هاوکاریکردنی تاهران دوور بکەوێتەوە مەترسی لەسەر عێراقیش هەیە کاکەوە بابەتی گوشارەکانی سەر عێراق ڕەبتی بە خودی ئێرانەوە هەیە ماوەک پێشەستا لە فۆرنەفرز ئەمریکی شتێک بڵاو کرا و راپۆرتێکی زۆر تێروتەسەر بوو لەسەرەوەی کە ئێران لە ساڵی 2003وەکە لە ناوخۆی عێراقدا هەژمونی ئابووری و سیاسی ئەمنی خۆی سەپاندووە دەڵێ ساڵانە بە ملیاران دۆلار ئێران لە عێراقەوە کێشاوەتی دەرەوە تەنانەت چەمکێک بەکاردێنی بە نسبەت عێراقەوە بۆ ئێران چەمکی مانگای ناوی مانگاکەم باش دەبینێ وەکو باس لەکە وەکو عێراق وەکو مانگایەکی بەشیر مانگایەکی بەشیرە بۆ عێراق بۆ ئێران کە ساڵانە شی لە ساڵانە بە ملیاران دۆلار لە ڕێگە عێراقەوە بۆ ئێران دەگوت تەنان باس لە وردەکارەکان دەکات بۆ نمونە ڕێگای حەشتی شعبیوە لە ڕێگای کۆمپانیاکانی سەر بە خۆپسی سوپای پاسان لە بەدەیان کەناڵەوە تەنانەت نەوتی بەشێک لە نەوتی عێراق ئێران لە ڕێگەی ئێران و لە بەندەری بەستا و بە ناوی عێراقی فرۆشتا و پارەکەش بۆ ئێران ڕۆشتووە ساڵانە ئێران بە ملیاران دۆلاری لە عێراقەوە دەستکەوتوە ئەمریکا ئەمە بەڕاشکاوی زۆر بە باشی دەیزانی و هەستیشی پێدەکات ینی زۆر ئاگادار کاتێک سیاسەتی زۆتین گوشار بەنسبە ئێران پێرۆ دەکات لە ماوەی ڕابردوودا تۆزێ ئاسانکاریان بۆ ئێران بەتابێت لە سەدەمی حکوومەتی بایدندا کە تەنانەت عێراق بۆی هەبوو کارەبا و گاز لە ئێران بکری ماوەی ڕابردوو بینیمان کە کڕینی گاز لە ئێرانی کۆتایی پێهێنا کە ساڵانە هەر لە مەسەلەی گازدا ئێران بە ملیاران دۆلاری دەست دەکەوت ئێران دەستی لە عێراق کورد دەبێتەوە بەگشتیم پێم وایە لە قازانجی ئابووری عێراقدایە ئەم پچرانە لە قازانجی چونکە پارەیەکی زۆر بۆ عێراق دەگرێتەوە ئەو سەرمایە کە بە لێشاو لە عێراقەوە دەگوازراوە بۆ ئێران توانی تەنانەت سزا نێودەوڵەتەکان سزاکانی ئەمریکا تاڕادەیەک لەسەر خۆی لاواز بکات سوق بکات پوچەڵی بکاتەوە پەیوەندی بەو پارەیە بوو کە لە عێراقەوە پێگەشتووە تەنانەت لە 2014ەوە کە حەشتی شعبی دامەزراوە ساڵانە 3 ملیار دۆلار لە بودجێ عێراق هەڵدەلووشێت ئەم بودجەیە بەشێکی کە بۆ حەشتی شعبی خۆ لەژێ فەرمانی حکوومەتی ناوەندی عێراقدا ناجوڵێنەوە بەشێکی زۆر پارەیە بۆ ئێرانە بۆ فەرماندەکانی خۆسی سوپای پاسداران تەنانەت پاسەوە دەکرێت من حەزم لێ باز لە خاڵێک بکەم لە سەرەتای سەدەی 20دا کۆمپانیای هیندی ڕۆژهەڵات کاتی خۆی کە بەریتانیەکان کە هیندستان مستعمەرەی بەریتانیا بوو ئەو کۆمپانیایە لە وەکو چۆن بڵم لە پارە و سامانی هندیەکانی دەبر بۆ بەریتانیەکان و لە چوارچێ کۆمپانیەک دەدامز لە کاتێکدا ڕێک پارەی هندیەکانی دەبر بۆ بەریتانیا
ئێران لە ڕێگای خۆت سوپای پاسەڕە هەمان ڕۆڵ دەبینێت یعنی هەمان کۆمپانیا هندی ڕۆژهەڵاتی بەریتانی کاتی خۆ ئێستا هەمان خۆچی سوپای پاسەرانێکە لە سامان و لە داهات و لە پارەی عێراق دەبات بۆ ئێران دەبات ئەمریکا پێم وایە ئەمەی لێ دەبرێت و ئەمەش وا دەکات کە ئابووری ئێران زۆر زیاتر بەرەو پاشەکشە بچێت سپاس کاک سلێمان تاشان شارازادە کاروبارên ئێرانەدا ماندوێت هەر بژین.